عزیزان مافی مرۆڤ ئەتوانین بڵێن ئەو درۆیە بوو کە زۆرێک لە هەوڵاتانی پێ هەڵخەڵەتان ئێستا لە جیهاندا بە هەموو شێوازەکان پێشلکاری بەرامبەر مافەکانی مرۆڤەکرا. یەکێکیش لەو پێشلکاریانە کارکردنی منداڵانە لە تەمەنێکی زۆر بچووکە، ئەو تەمەنەی کە پێویستە تیا گەشە بکەن و بخوێنن و چارەنووسی خۆیان دیاری بکەن وەکو هەر منداڵێکی تر لە منداڵیانە بژین. بەڵام ساڵانەوە بە بڵین لە کۆتا ئامارەکاندا باس لەوە کە هەتا بێت ڕێژەی منداڵان زیاد دەکا و بە تایبەتیش ئەو وڵاتانی هەژارنشینن و هەرێمی کوردستانیش بە دەرنیە لە جیهان ساڵانە دەبین چەندین منداڵ لە پشووی هاویندا پەنا دەبنە بەر کارکردن بەهۆی بارودۆخی خێزانەکانیان، بەهۆی پڕنەکردنەوەی پێداویستیەکانیان. ئەمەش بە کارێکی ناچاری دادەنرێت و منداڵ خۆی زۆر جار تووشی زیانی جەستەیی، توندوتیژی و هەروەها کۆمەڵێک ڕێکاری بە بڵین نادروست دەبێتەوە لە هەمان کاتیشا زیانی جەستەیی و دەرونی و مێشکی پێدەگات. ئەمەش کاریگەری دەبێت لەسەر داهاتوی منداڵ. بۆی زیاتر باس لەم بابەتە بکەین بزانین چۆن ڕێگری بکرێت لە کارکردنی منداڵان. میوانداری بەڕێز کامەران لەتیف ماگرۆ بەڕێوەبەری سنتەری بەرگری لە مافەکانی منداڵان. کاکامەران بەخێر بێت. بەبزین ڕێگریکردن لە کارکردن بە منداڵان لە ئێستادا لە جیهاندا چۆن باسی لێوە کرێ و تا چەندێک ئەم بابەتە گرنگ و مەترسیدارە؟ بەڵێ دووبارە دەستان خۆش بێ، زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. تەبەن 12 هەموو ساڵێک ڕۆژی بەرەنگار بوونەوە و هۆشیارکردنەوەی تەواوی کۆمەڵگای جیهانە لە مەترسیدارترین پێشێلکاری بەرامبەر بە مافەکانی مناڵان کە ئەوش کارکردنە. هەڵبەتە کە ئەم ڕۆژە دیاری کراوە بۆ ئەوەی کە هەرچی زیاتر کۆمەڵگاکان لەو مەترسیە زۆرە ئاگادار کرێتەوە و ساڵانە چەندین پرۆژە و پارە تەخسیس ئەکرێت بۆ مەسەلەی هۆشیاری کۆمەڵگا و کارکردن لەسەر ئەو پرۆژانەی کە کارکردنی مناڵان کەم ئەکاتەوە. ئەمە لە تەواوی جیهانە کە ئەوە نیشانەدات مناڵان لە دۆخێکی زۆر خراپدان. هەڵبەتە لە ئەو ئامارانش کە خۆیان لە لینی نەتەوەی گرتوەکان خۆیان ئەلانیەکان زۆر مەترسیدارە کە زیاتر لە 250 ملیۆن مناڵ لەسەر تاسەری جیهانە کارەکەن. 73 ملیۆن مناڵیان کاری زۆر قورسەکەن کە لە تەمەنی ئەتوان کامامە بڵێم لە تەمەنی 5 ساڵەوە تایەتی تاکو خوار 88 ملیۆن مناڵیان کوڕە، 64 ملیۆن مناڵیان کچن کە ئەمانە هەمووی لە شوێنە زۆر خەتەر و مەترسیدارەکانە کارەکەن. لەو مناڵانە زیاتر لە 30 ملیۆن مناڵیان لە نێو خێزانە دەوڵەمەند و شوێنەکانە کارەکەن کە ئەمانش دیوێکی تری کارکردنەکە ئەوەیە کە دەستدرێژی و ئیهانە و سوکایەتی بەم مناڵانە ئەکرێ و نزیک بە 152 ملیۆن مناڵ لە خوێندن دوورکەوتونەتەوە. زیاتر لە 55 ملیۆن مناڵ ئاوی خواردنەوە و ئاوی پاکی نییە. ئەمانە هەمووی کۆی ئەم ئامارانە پێمان ئەڵێن کە دۆخی مناڵان لەسەر تاسەری جیهانە زۆر خراپە و لە دۆخێکی زۆر مەترسیداردایە. هەڵبەتە هۆشیاری لەبارەی مافەکانی مناڵان و فەرهەنگی پاراستنی مناڵان بۆ تەواوی کۆمەڵگا پێویستە، بە تایبەتی ئەو کۆمەڵگانی کە تازە نەشونماکەن و لە بوارێکی ئابووری هەنگاو هەڵئێنن. بەس ببوورە هیچ ئامارێکمان هەیە لە کوردستانە باز لە کارکردنی منداڵان بکات؟ هەڵبەتە ئامارێکی فەرمیمان نییە لە کوردستانە کە کارکردنی مناڵان تا چ ڕادەیەکە، بەڵام هەر کەسێک ئەگەر تۆزێک بەسەر پێی بڕوانێ بەناو شار و شارۆچکەکانە بە تایبەتی شارە گەورەکانە بینی دیکە زۆرێک لە مناڵان دەستفرۆشیەکەن کارەکەن و لە بەیانی و هەتا ئێوارە لە ترافیکەکانن و زۆرێک لە ناوچە پیشەسازیەکان ئەمانە بە دیاردەیەکی زۆر زەق و زۆر ئاسایش ئەبینرێت کە ئەمانە مەترسیەکەن بۆ سەر ئایندە و دەرونی مناڵان لە پاشە ڕۆژە. وەکو باسم کرد دیوێکی تری کارکردنی مناڵان مەسەلەی توندوتیژیە.
هاوکاتی کارکردنەکە بۆ خۆی توندوتیژێکی گەورەیە لە هەمان کاتیشە توندوتیژیش بەرامبەر ئەکرێت لە ڕووی چ لە ڕووی دەرونیەوە چ لە ڕووی ئیهانوس کاتی پێکردنیەوە لەوەی لە ڕووی تەندروستیەوە بۆ ئەم مناڵە زۆر کاریگەریەکی قورسی ئەبێت و هاوکاتیش دوورکەوتنەوەی لە خوێندن و لە قۆناغی سروشتی مناڵ خۆی کە ئەمانە هەمووی گرنگە بۆ تەمەنێکە مناڵ لە گەشەیە مناڵ لەوەیە کە پێ بگات تۆ بیخیتە بەر کارکردنێکی قرس بە تایبەتی کارکردنێکە هیچ شیاو نییە لەگەڵ هەم سروشتی خۆی لەگەڵ تەمەنەکە کە ئەمە هەمووی بۆ خۆی کاریگەری دەنوونی دروستەکە لەسەر ئەو مناڵەکە هاو تەمەنەکانی هاوپۆلەکانی ئەبینین لە ژیانێکی شاهانەیە بۆ نمونە لە ژیانێکی ترایە بەراوردێکە بە ژیانی خۆی کە ئەمە هەمووی تێکشکان و لێکەوتی زۆر خراپی ئەبێ بۆ ئایندەی مناڵەکە. کامران ئەیبینی کە دیارە ینی بەشێکی زۆری ئەم کارکردنە لە وڵاتە دواکەوتوەکانایە لەوانەیە کە ینی پێشکەوتنیان بە خۆیان نەبینیوە لە وڵاتە پێشکەوتوەکان ئەگەر شتێکی وا بە خێرا یاسا و ڕێکخراوەکان هەمووی دێنە دەنگ پێت وایە کە بەدەل لە هۆکاری ئابووریش کە لە وڵاتانە دابوونی هەبێت وشیاری خێزانەکانیش ڕۆڵی هەیە لەوەی کە منداڵان بەرنەبەر کارکردن هەندێک خێزان هەندێک خانەوادە هەن کە لەوانەیە پێویستیشی بۆ بڕەپارێنەوە بەڵام هەر ئەڵێ بات و منداڵەکە بەهێز بێت و ڕابێ لەسەر ئیشکردن و ئەوانە ئەمە چۆن هەڵدەسەنگێن؟ طبعا پرسیارێکی زۆر جوان لە جێ خۆیەتی هەڵبەتە لەو کۆمەڵگانەی کە پێشکەوتون تا ڕادەیەک مافەکانی مناڵان جێکەوتە بووە و کەسێک ناتوانێت زۆر بە ئاشکرا و بە جورئەتەوە کار بە مناڵان بکە بە تایبەتی لە خوار تەمەنی یاساییەوە بێت. هەڵبەتە ئەمەش بەچی دەست بەدەست هاتووە هەموو ئەو سندیکە و ڕێکخراوە کرێکاری و مافەکانی مناڵان و ئەو سندیکانی کە بە حقیقەت لە پشتی مافەکانی مناڵان و کاریان بۆ ئەوە کردووە سەدان ساڵە ئەمان بنیات ناوە کە ناتوانن ئەم یاسایانە هەروە بە ئاسانی پێشێلی بکەن. بۆیە ئەم دیاردەیە بە شێوەیەکی زۆر سەخت نابینن هەڵبەتە کارکردن بە مناڵان لە هەموو تەواوی گیانە هەیە ئەم پێشێلکاریە لە تەواوی گیانە هەیە بەڵام لەوێ بە شێوەیەکی با بڵین ئاشکرا ناتوانرێت ئەم کار پێکردنە بکرێ. بەڵام وەکو خۆشت ئاماژەت پێیان مەسەلەی وڵاتانی کە تا ڕادەیەک دواکەوتون و مافەکانی مناڵان و مافی مرۆڤ زۆر پێشێل ئەکرێت ئەمە زۆر بە شێوەیەکی زەق و بەرچاو ئەبینرێت و هیچ سانسۆر و هێنێکی لەسەر نییە. بنمونە وڵاتی عێراق بێنینەوە کە مناڵان هەیە لە خوار تەمەنی 4-5 ساڵی و یعنی بەڕاستی ئیشەکات ئەمە بۆ خۆی کارەساتە. مناڵێکە بینیت لە شوێنی زۆر نەشیاوە کار ئەکات مەسەلەی من بۆ خۆم سوتفەی ئەم هێنانم بینیەوە لە شوێن دوکانی مەیفرۆشتنا بووە لە قەسابخانەکانە کارەکەن ئەمانە هەموو بۆی ئەو پەڕی کارەساتە بەڕاستی. هەر ئێستا مەدانی ئاژەڵە بینیت کە بەدایان مناڵی لێ کار ئەکەن مناڵێکە لەگەڵ خوێن و سەربڕین و ئەمانەیە مامەڵە بکا بێ بزانی لایانی دەرونی مناڵە چۆن بخوێنیتەوە مناڵە بینیت جگەرە و ڤەیپ و کۆمەڵشتی تر ئەفرۆشێت ئەمانە هەمووی بەڕاستی کارەساتە و کاریگەری هەیە لەسەر دەروینی مناڵەکە بۆ ئایندەی. ئەمانە تەواوی ئەم ئامارانەوەمان پێڵێت کە مەسەلەی مناڵان لە کوردستانە مەسەلەیەکە کە زۆر پشتگوێخراوە و مەسەلەیەکە زۆر هیچ گرنگێکی پێ نەدراوە. ڕاستە لەوانەیە لە ڕووی یاسا و پاراستنی مافەکانی مناڵانەوە جۆرێک لە یاسامان هەبێ بۆی کە تا ڕادەیەک بەرگری لە مناڵان بکە بەڵام ئایا تا چ ڕادەیەک ئەم یاسایانە جێکەوتووە تا چ ڕادەیەک متابعە و مەسەلەی دەسەڵاتی حکومەت و بە دوواداچوونی لایەنە پەیوەندیدارەکانی لەگەڵایە ئەمانە بۆ خۆی گرنگن کە کاری لەسەر بکرێت نەک تەنهاوەی کە یاسایەکمان هەبێت. پێشێ بچین لای یاساکان باسێک لەوە بکەین ئەو مناڵانە کێن کە کارەکان زیاتر ینی لە ماوەی ساڵانی ڕابردووە هەر لە پێش کۆڕۆناشەوە بینیمان ئەو کەسانی کە پەنابەر بوون لە بۆن لە سووریاوە هاتن لە شوێنە جیاوازەکانەوە هاتن ئەوانە ئەچوونە بەر کارکردن جیاواز لەگەڵ ئەو مناڵانەی خۆشمان کە لە کوردستانە بوون. ئەمە
باسێک لەوە بکەین کە کێنە مناڵانی زیاتر ئیشەکەن و زیانەکانی چییە و چۆن دەکرێت زیانیان پێ بکە ئایا ئەمە زیانەکە تەنها جەستەیە تەنها دەرونیە چۆن ماوەڵ لەگەڵم بابەتە هەڵبەتە بەشی دووەمی پرسیارەکەی کاردانیار باسم لەوە کرد کە ئەو مناڵانەی کە با بڵێن هینیان هەیە کاری قرس ئەکەن و تا ڕادەیە خێزانەکانیان وایە ڕایانێنن کە ئەمە بۆ مستەقبەل و ئایندەی خۆی مناڵەکە باشە فێری مهنەیەک بێت بەداخەوە لە کوردستانە لە ئێستاە مەسلەی ئەوش کە پێویستە دیسان بە حکومەت و دەسەڵاتەوە کە مەسلەی تاینکردن و مەسلەی هەلیکار و کۆمەڵشتی تر ئەمانە هەمووی بە دوورە بەڕاستی من بۆ خۆم خوێنکارمە بووە لە مامۆستا من هەتا کۆگەر تاویشی کەم نەتدا ئەمەزرێم نەکارێکمە بێتوەمانە ئەم قسەی مناڵە دیوێکی واقعیە و دیوێکی تەواو تاوە ڕاستە و بە دیوەکەی تریشی ناکرێت ئێمە مناڵ ئاوت بێ دەربەست بێت و کە ئەم جۆرە هینەش بڵێت هەڵبەتە ئەمە پێ ڕاستە و خۆ پەیوەندی بە دەسەڵاتەوە پەیوەندی بەوەیە کە مناڵان ئایندەی نادیارە لە بەردەم چارەنووسێکی نادیارایە بۆیە ئەم قسەیە وا بووە لە بەرامبەر بەمە زۆرێک لەو خێزانانە هەتاکو و پێویستیشان بەو کاری مناڵە نییە مناڵەکان خستۆتە بەرکارکردن و کار بە مناڵەکانەکرێن لە ئایندەیە ئاڵەیەگەر مەکتەبیش تاو نەکرد ئەم مهنەیەک بزانێت یاخود بە جۆرێک بتوانێت خۆی پێ بگەێنێت و لەسەر قاچەکانی بۆستێت ئەمە دیوێکی واقعیە لە ناو کۆمەڵگەی ئێمە بەڵام دیوەکەی تری ئەوەیە کە بە حەقەت ئەمە پێشێلکردنی مافەکانی مناڵانە بە حەقەت ئەوەیە کە مناڵان تۆ ئەخەیتە بەردەم چارەنووسێک کە خۆی هەڵی نابژێرێت خۆی دیاری نەکردووە مناڵان ئەبینی سێرەکەی ڕوبەڕووی کارێک دەکرێتەوە کە نە حەز و خولیای هەیە نە هیچ شتێک بۆ مناڵێک لەوانێ ئەگەر بێتە کەش و سروشتی خۆی پەروەردەکرێت لەوانێ پەنجە و دەسوپلی لەگەڵ ئامێری موسیقیە بێت نەک ئەوەی کە لەگەڵ چەکش و دەڕنەپیز و کۆمەڵێک ئامێری مەترسیدارە ڕوبەڕوو بێتەوە ئەمان ویستی خۆیەتی بەڵام ئەمان ویستی خۆی نییە لەگەڵ چارەنووسە ئەبێ گەورەش بێت و لەگەڵشە بژی ئەمە کە دوورکەوتنەوەی لە سروشتی خۆی دوورکەوتنەوەی لەگەڵ هەموو ئەو ژیانی مناڵی خۆی چلیاریکردن لە هۆشیاری لە خوێندنەوە لە هەموو ئەو قۆناغانی کە پێویستە مناڵ بە شێوەیەکی ئاسایی تێیپەڕێنێ خۆی بەراوەکەمە لەسەر هۆشیاری ئەوەیە کە ڕێگربین شاءڵە هەموو لایەکمان لەوەی کە منداڵ کار بکات چی بکرێت لە کۆمەلگادەوە تایبەتی تر باز لە کۆمەلگای ئێمە بکرێت هەموو هەوڵێک بخرێتە گەربووی کە منداڵ لە شەقامەکاندا لە شوێنەکاندا لە کارگەکاندا زۆر جار ئەوەژەیە بوونی هەیە کار نەکات و ڕێگری بکرێت لەو ڕاستە هەڵبەتە ڕەفتار و مامەڵەی هەر کۆمەڵگایەک لەگەڵ مناڵانە پەیوەندی ڕاستە و خۆی بە هۆشیاری ئەو کۆمەڵگایەوەیە واتە پێشکەوتنی هەموو کۆمەڵگایەک بەندە بە چه جۆرە مامەڵەیەک لەگەڵ مناڵانە ئەمە پێوەری پێشکەوتنە بۆ هەموو کۆمەڵگایەک بەداخەوە پێشکەوتنەکانی کەی لە ڕووی ئابووری و بیناسازی و تەکنەلۆژیا ئەمە پێشکەوتن و فەرهەنگی ئەو وڵاتە ئەو کۆمەڵگایە بەیان ناکات بەڵکو ئێمە گەر بمانەوێت فەرهەنگ و ئاستی هۆشیاری کۆمەلگا بەرزکەینەوە پێویستە تەواوی لایەنە پەیوەندیدارەکان تەواوی دام و دەستگاکانی بە دەرەجەی یەکەم دەسەڵات و حکوومەت هەستێ بە ئەرکی خۆی لە پەروەردە تەندروستی شورتە هەموو ئەم لایەنە پەیوەندیدارانە کە کۆی ئەم وەزارەتانە لە پەیوەند بە خزمەتکردنی مناڵانەوە بێت و بتوانرێت لە بە جۆرێک پەروەردەکردنی مناڵان و فەرهەنگ و هۆشیاری ئاستی بەرزکردنەوەی تاک بە تاکی کۆمەلگا بچێتە قۆناغێکی تر ئەمیش بەکارکردن لەوەی کە کار لەسەر پەروەردە بکات بەڕاستی پەروەردەیەکی تەواو دروست کە بتوانرێت مناڵان هەست بە ئارامی بکەن هەست بە قۆناغی گەشەکردنی خۆیان بکەن لە ڕووی خۆراک و تەندروستیەوە لە ڕووی هۆشیاری و یاریکردنەوە هەموو ئەمانیان بەڕاستی بە بۆ دابین کرێت هەر ئێستا سەیرەکەیت پشووی هاوینە ئەگەر هینکە تەواوی مناڵان بە تایبەتی ئەو مناڵانەی کە لە خوار 15 ساڵەوەن هەمیشە ڕوبەڕووی ئەو پرسیارا بیتەوە کە چی بکەم
ئەگەر کەسێک ئیمکانێتی هەبێت لەوانی بکاتە دەورات و چوزام کۆمەڵێک هینی ئەویشەوەی کە بە پارێکی زۆر ئەبێ بکڕێت بەڵام ئایا زۆرینەی مناڵان لەم دەورات و هینانە بەهرەمەندن نەخێر ئەبینیت کۆمەڵێک مناڵی کەمینەیەکن کە ئەمانە تەنها بەهرەمەندن و باقی و مناڵانی تر بە جۆرێک لەوەی کابێت لەسەر پەنا و کۆڵان و گەڕەکەکان کە تووشی دایان کێشە و گیر و گرفتی کۆمەڵایەتی و سوزام ڕووداوی ناخۆش و ئەم شتانە بنەوە کە ئەمەشکە هەمووی هۆکاری بۆ گەڕێتەوە کە ناتوانێت ئەم مناڵە سەرقاڵ کرێت بە دەوراتی زانستی بە تاو دەوراتێکی تەرفیهی و خۆشی و یاریکردنی مناڵان و کە ئەمانە هەمووی پێویستن هەم لە ڕووی جەستەیی و هەم لە ڕووی فکر و زیهنی مناڵەکەەوە. زۆر باشە زۆر باس لە یاساکان دەکرێت بۆ بەرەنگاربوونەوەی هەرجارەیەکی نەخوازرا و بە تایبەتیش بۆ کارکردنی منداڵان یاساکان چین؟ بۆچی کاری پێ ناکرێت و ئایا ئەگەر کاری پێ بکرێت تا چنێگە بێتە هۆی ڕێگریکردن لە کارکردن بە منداڵان؟ هەموو یاسایەک ئەتوانم بڵم بکە بەشی ئیجابیەت و سلبیاتی خۆی هەیە. ئێمە هەڵبەتە یاسایەکمان هەیە تا ڕادەیەک باشە یاسای پاراستنی خێزان نەک یاسای پاراستنی مافەکانی مناڵان بە تایبەتی کە یاسایەکمان لەو چەشنە نییە بەڵام یاسای پاراستنی خێزانمان هەیە کە خۆی ئەبینێتەوە لە پاراستنی خێزان و لەو چوارچەوەیە مناڵانیشی تایە واتە بە تایبەتی باز لە مناڵان ناکات بەڵام بە جۆرێک ئەوەی کە ئێمە بتوانین دەستەبەری کار و هەلی کار بۆ دایکان و باوکان و بتوانین لایەنە مافی خێزان و هەموو ئەو ئەرک و ئینانی کە لە حکومەتە دابین بکرێت ئەمەش بە جۆرێک ڕنگانەوەی لەسەر مافەکانی مناڵان ئەبێت بۆ نمونە کە وەختێک کەسێکە بینین بێکارە و هەموو ئامادە بەکاریشە لە کاتێکا کاری نییە ئەمە ڕاستەوخۆ ڕنگانەوەی لەسەر مناڵانەیە ئەوژەوەیە کە بە ناچاری پێویستە مناڵەکەی بخاتە بەرکارکردن و بۆ پێویست پڕکردن و پێداویستی خێزانەکەی بەڵام ئەگەر کاتێک حکومەت ئەو بەرپرسیارەتی نیشاندا لەوەی کە هەلی کار بۆ باوکەکەی دۆزیەوە بۆ دایکەکەی دۆزیەوە لە بەرامبەر بەمەش ئەتوانێت بە حاسەبەی باوکەکە بکە کە مناڵەکە کار پێ بکات بەڵام کە وەختێ بەرپرسیارەتی نیشان نایەوە ناتوانێت هیچ دەسەڵاتێکی نییە کە بڵێ بۆچی مناڵەکەت کارەکە لە باشە تۆش کارێکم بۆ بدۆزەرەوە تۆش پێداویستی خێزانیم بۆ پڕکەرەوە بۆی کە منیش کار بە مناڵەکەم نەکەم ئەو دۆخی کە باسێکی دۆخە ئابووری کە هەیە نەبوونی هەلیکان نەبوونی دامەزراندن بەشاز لە شازەکان لە زێنی مناڵە ئەمێنێتەوەڵێەوە تا براکەم تەخەڕوجی کردووە دانەمەزرا چەند ساڵ خوێنە یان فڵانەکە زیان ینی ئەی بینی ئەزانەیان درکی پێکات ئەمە واکە پەنابێتە بەروی کە بەخوا خۆی خوێندن بە کەڵک نایە بە پیشێ بکەین ینی یان خێزانەکە خۆی هاان دەرەوێت بۆ ئەمە خۆی ئەمە زۆ مهمانی ئەگەر ئەمە لە زێنی مناڵا دروست نەبێت بۆ خۆی حتمما نایەوێت کار بەڵێەوە مەسلەی مناڵ زۆر هەستیارترە لەوەی کە ئێمە پێشبینیەکەین مناڵانێک کە هەست بە هەموو کەم و کوڕی و نەبوونی و هەموو ئەو معاناتەی کە دایک و باوکی تایە هەستی پێ ئەکات لە بەرامبەر بەوە کە ڕنگانەوەی ئەبێ لەوانێ زۆر جار ئەو مناڵە بە هیچ شێوەیەک ئەو هەستی خۆشی دەرنەبڕێ بەڵام کاریگەری ئەبێت لەوانەیە لە ئایندا لە کاتی هەرزەکاری و گەورەبوونیە ئەم هەستە تاو ڕنگانەوەی بێت و تعبیری لێ بکە بەڵام مناڵ بە تایبەتی خۆک و بەڕێزی ئیشارەت پێ لە قۆناغیەوەی کە کۆڕۆنا بوو هەتاکۆی کە قەیران لەسەر قەیران و شەڕی داعش و کۆمەڵێک ئەمانە هەمووی بە تەواوەتی کاریگەری لەسەر خێزانەکانە بۆ کە تا گەیشتە ئەوەی کە دەیان و سەدان خێزانمان هەیە کە هەڵوەشانەوەتەوە دایان و خێزانمان هەیە کە مەسەلەی قوربانی لێکەوتۆتەوە کە بوونەتەوەی کە تحملی ئەو وەزعیان نەکردووە کە هەمیشە شەڕ و ئاژاوە لە ماڵەکانیانە بۆ گەشتۆتەوەی کە لایەکیانی کوشتبێ لایەکیان ئەوەیەکەی کردوتە قوربانی لە زۆر باشترین حاڵەتە جابوونەتەوە کە ئەمانە هەمووی کاریگەری ڕستەخۆی لەسەر مناڵەکە هەیە بە دڵنیایە و کامە یەکێک لە سەبەبە هەرە زۆر ڕیسەکانی مەسەلەی ئابووریە کە تەواوی هەموو کۆڵەکەی خێزان و هەموو کۆمەلگای ڕاگرتووە کە وەختێک ئەمە نییە کەم ماڵ هەیە کەم خێزان هەیە کە بتوانێت هۆشیاری هەبێت کە خۆڕاگر بێت لە بەرامبەر بۆ قەیرانانەیە بتوانێت تێپەڕێنێت ئەمە گرنگە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە ئێمە ئەبێت ئەمانە تەواوی ئەم وردەکاریانە
تەواوی ئەم بوونیدانە دەوڵەت بە دوواداچوونی بۆ بکات یاسای هەبێت مەسلەی کارکردن بە مافەکانی مناڵان دەباسی ئەوەی کردکە زۆرێک لەوەی کە مناڵی ئاوارە و مناڵی سووری و چزانام ئەوانی جنوبن کە ڕاستە لەوانەیە ئەمانی تیابن بەڵام زۆرێک لە مناڵانی خۆشمان ئەبینین و بەدەن لەم قسەیەش ئێمە مناڵ ئەبینین جا مەسەلە عەرەبە کوردە تورکە هەچیەکە مەسەلەیە ئەوەی کە ئێمە مناڵێکە بینی کە پێشەلکاری بەرامبەرەکرێ لە وڵاتانەی کە تا ڕادەیەک دەستەبەری یاساکانیان بۆ کراوە ناڵێن ئەمە مناڵێکی کوردە کێشە نێ با ئیش کار بکات ئەمە مناڵێکە سویدیە کێشە ئەمە نابێ کار بکات مەسەلەی کە مناڵ هاتە سەر ئەوەی کە کار بکات بە یاسا نابێت کار بکات و ئەبێ قەدەغە بکرێت باشە ئەگەر بە کورتی جوابی پرسیارەکەم بێت و با بکەم بە کۆدا پرسیار ڕێکخراوە جیهانیەکان ساڵانە بەپێی ساڵەکان ئامار بڵاوەکانەوە لە کارکردنی منداڵان و هەندێک بۆنە پرۆژە ڕاگەێنن بۆ بەرەنگاربوونەوەی ئەم کارکردنە بەڵام دەبینین ئێستا منداڵان لە جیهاندا دۆخێکی نەخوازراوان هەر بنمونە منداڵانی فلستین لە ئێستادا لە خراپترین بارودۆخی با بڵێن منداڵیدان لە کاتێکە بە بەرچاو هەموو دنیا ئەم کارە ئەکرێ بەرامبەریان و لەگەڵیشە ئەم ڕێگریکردن لە کارکردن بە منداڵان لە جیهانە و لە وڵاتە دواکەوتەکان هەتا بێت زیاترە بێ تا چنێک ئەمانە ڕۆڵیان هەبوو ئایا ئەوەی کە هەیە توانراوە کەمێک کارکردنی منداڵانیان کەمێک لە پێشێلکارەکان کەم بکاتەوە بەدڵنیایەوە مناڵانی غەزا توانم بڵم ئێستا لووتکەی بێمافی و لووتکەی پێشێلکاری مناڵانە لە تەواوی جیهانەکە ئەمە خاڵێکە کە ئینسانێک بەقی یەک سرە دەرزی وجدانی هەبێت ئەبێت دڵی بۆ مناڵانە و تەواوی مناڵانی جیهاندا سڵەکێت مناڵان لە هەر شوێنێک بێت لە هەر ڕنگ و هینێکی هەبێت لە هەر خێزانێک بێت مەسەلەی نابێ مافەکانی پێشێل کرێت مناڵانی غەزە بەدەل لەوەی کە پێشێلکاریان هەبوو بەرامبەر لەوەی کە لە ڕووی ماف و ئەرک و هەموو ئەمانیان کراوە کە ئێستا وەکو باسم کرد ڕوبەڕووی توند و تیشترین ئەبنەوە کە سەدان و هەزاران مناڵ بوونەتە قوربانی بەداخەوە کە ئەمە ئەبواە لە ئاستێکی زۆر بەرفراوانترە جیهانی ڕاچڵەکانایە کاریگەرتر بوونایە بەرامبەر بەم ڕووداوەی کە لە ناوچەکەیان ڕوو ئەدات ئەمە هەموو کەسێک وەکو باسم کرد ئەگەر ویژدانی هەبێت ئەبێت ئەمە بە پێشێلکارێکی تەواو بزانێ و چیشمان لە توانە بێت بۆیان بکرێت کاکە لە کۆتاییدا ئەو گرنگە کە لە کۆمەڵگایمەدا زۆر ئاگاداری ئەوین هەم ڕێکخراوەکان هەم خێزانەکان خۆشبەختانە بە بەراورد بە ساڵانی ڕابردووتر تا ڕادێکی باش بۆ هۆشیارەبوونی هەیە ئەو هۆشیارەیە بێ پەرەی پێ بدرێت ئەبێ حکوومەتی لە پشت بێت ڕێکخراوەکانی لە پشت بێت هەموو ئەو کەسانی کە لە پەروەردەیە کار ئەکەن ئەمانە بێ ڕۆڵ و کاریگەری خۆیانی هەبێت و لە قوتابخانەکانەوە لە دایانگە و باخچەی ساوانەوە دەست پێ بکەین لە خێزانەکانەوە دەست پێ بکەین هەموو ئەمانە ئەرکێکی کۆمەڵایەتیە بەخێوکردنی مناڵان ئەرکێکی کۆمەڵایەتیە پێویستە هەر کەسێک بە حەجم و بە ئیرادەی خۆی ڕۆڵ و کاریگەری خۆی تا هەبێت زۆر سپاس دەکەین بەڕێز کامران نەتی بەڕێبەری سەنتەری بەرگری لە مافەکانی منداڵان یەخۆ بە خێر بێ سپاس بۆ سپاس بۆ ماندوو بن